عبدالزهراء تو بخيرات تجبو كردستان 24 دست بي که نرین آور بگرم تیروانی آور بگرم لسر بلندبونا آمارن تندو تیجیان تجی خیزانی و زاروکان لعراقه سڵاو ڕێز بۆ بەڕێستان و بینەرانی کوردستان 24 خۆشەویست لە ڕاستیە ئەوەی تا ئێستا گەیشتوینێ لە بەپێی یاسا بە تایبەتی توندوتیژی جەستەیی لە ناو خێزانە عێراقیەکان لە ڕاستیدا جێی نیگەرانیە بەڵام سەر دەرەنجامی چەند بابەتێکە لەوانە ڕێژەی هەژاری لە نێو خێزانە عێراقیەکان هەروەها پێویستی بە چارەسەری استراتیژی هەیە لەلایەن حکوومەتەوە بۆ باشترکردنی دۆخی خانەوادە عێراقیەکان هەروەها بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر لەم چەند ساڵەی دواییدا هەروەها بوونی چەکی بێمۆڵەت لە ناو کۆمەلگادا و ئەمانە هەمووی دەبنە هۆی نەبوونی سەروەری یاسا و ئاسایش و یاسایی خێزانی هەروەک مەسەلی شعبی دەڵێ لە بەغدا دەبینی کە ڕێژەی توندوتیژی خێزانی بەرز بووتەوە بە شێوەیەکی گشتی لە ناو کۆمەڵگاشدا تەنانەت لە نێوان دراوسێکاندا لە گەڕەچێکدا تا گەیشتوتە ئەو ڕادەی بۆتە توندوتیژی کۆمەلگایی کە کاریگەری هەبووە لەسەر هامشۆکردن و هەڵسکۆتکردن لەگەڵ کەسی بەرامبەردا لە ڕووی جەسەدی و جنسی و بیر و بۆچوونەوە دەبینی هەر کەسێکە لەگەڵ بیر و بۆچوونی ئەمە ناگونجێ یەکەم ڕێگا کە دەیگرینە بەر توندوتیژیە ئەمەش بۆتە هۆی هەڵوەشانەوەی خێزانەکان و بڵاوبوونەوەی چەندین نەخۆشی کۆمەڵایەتی کە کۆنتترۆل ناکرێ بۆیە پێویستی بە پلانی استراتیژی هەیە چکە ئەم نەخۆشیەکی ڕاستەقینەیە و ئەم بەرزبوونەوە بەردەوامەشی لە ڕوودانی توندوتیژیەکان لە ناو کۆمەڵگادا بەردەوامە زۆر باشە تەبەحسە حکوومەتە عێراقی کرد حکوومەتە عێراقی حکوومەتەکە دەوڵەمەندە يعني مليارها دولار دهاتن وين حيوانه وصالانه او ني بجن حكومتك بيتن ولاتك بيت فقير بيتن يترشاري ناچار بيتن ل اف فقير كرن وهجار كرنا مالبات عراقي شاليه كاربدستن عراقي و خيزان يعني مش مالبات عراقي بربكي ودبتن نعم بەڵێ ئەگەر ڕاشکاو بوو لەگەڵتان هەروەکو بەڕێستان وتان بەرزبوونەوەی ڕێژەی هەژارەی لە وڵاتانی تردا دەکرێت شتێکی ئاسایی بێ بەڵام لە عێراقدا مای سەر سوورمانە بەڵام ئێمە وەکو عێراقیەکان ئەمە شتێکی جێ سەر سوورمان نییە و ڕوویداوە و سەرواتێکی زۆرمان هەیە لە عێراق بەڵام ئیدارەیەکی خراپمان هەیە و ئەمەش بەهۆی ئەو گەندەڵیە بربڵاوەیە لە مواسساتەکانی دەوڵەتدا تەنانەت لە جێبەجێکاری و سیادیەکانیشدا کە بەهۆیەوە پێکهاتەی گەندەڵی زۆر گەورەترە لە دەستگا حکوومیەکان بە شێوەیەکی گشتی بۆیە دەبینین بە شێوەیەکی ڕوون چەندین کەسایەتی دەردەکەون کە پێشتر نەناسرابوون و ئێستا دەردەکەون لە سۆشەڵ میدیاکان دەبینی لە پڕێکا بووە بە یەکێک هەروەک بڵێ بزنسمانێکە کۆمەڵێک چەندین ملیار دۆلاری هەیە و ئەمەش مانای ئەوەیە کە ئەمانە پشتیان بە هەندێک لایەنی سیاسی عێراقی بەستووە بۆ ئەوەی سەرۆتەکەیان کۆبکەنەوە کە سەرچاوەکەی نەوت و سنوورەکانە بۆیە دەبینی کۆمەڵی عێراقی دوای 2003 هیوای زۆر بوو ئەوەی کە دەیانوت ئەوە بوو کە هەموو هاوڵاتێکی عێراقی بەشی دەبێت لە نەوت وەک وڵاتانی کەندا و نەوت فرۆشی جیهان
بەڵام دوای زیاتر لە 20 ساڵ لەم گۆڕانکاریەی کە لە حکوومەت ڕوویدا هەر تەنانەت هیچ هاوڵاتێکی عراقی تەنانەت هیچ بەشێکی تەنانەت بچووکیش بێت لە داهاتی نەوت وەرنەک گرتووە بۆیە دەبینین بۆ نمونە قەزیەکەی نورزهێر و هاوبەشە شاراوەکانی لە عێراق لە ئەعلامدا بڵاو کراوە بەڵام لە ڕاستیدا لایەنە سیاسیەکان بوون هەندێک لایەنی سیاسی بوو ئەمە ئاسانکاریە بۆ کرد و چەندین تریلیۆن دۆلاری دزی و هەروەها بە گوێرەی کۆمەڵێک ڕێکەوتن و سەفقە لە نێوان خۆیاندا چەند بەشێکیان وەرگرتە بوولەوە هەروەها ئەو موازنەی ساڵانەی عێراق کە حکوومەتی ئیتیحادی ئادەینێرە بۆ پەرلەمان و دەجی لەسەر دەدرێت دەبینین چەندین ملیارد دۆلار بۆ چەندین پرۆژە دەستنیشان دەکرێت بەڵام هیچیان لێ نابینین و ئەو پارە گەورەیە دەچێتە گیرفانی کۆمەڵێک کۆمپانیاوە کە تایبەتن بە کۆمەڵێک لایەنی سیاسی و حزبیەوە هەروەها دابشکرانێتە سەر پارێزگاکان پارێزەکانی عێراق هەروەها کۆمپانیاکان یعنی ئەف تونند و تیژیا بەردەوامە بەرامبەر خێزانی تێتەکردن لە عێراقێ تایبەت زاروکان و دەرئانینا زاروکان شێما فێنوانیان سەرەتایی و خوێندنە ji خوێندنێ دەرتینن دناوا بازار و کۆلان و جادەیاندا کار پێ دیکەن ئیتر زارۆک فێرە gelek ئەفعالان بیتن gelek فعلان بیتن ku dinet astewî dane yani vî awayî teamülkirin digel malbata Iraqî heta çend metirsiye li ser ayindeya Iraqê durust diketin metirsiye li ser wê demokrasiyetê durust diketin ku spêdê heta êvarî berpirsên Iraqê reklamê bo dikin. بەڵێ یاسای کاری عێراقی ڕێگرە لە بەردەم کاری منداڵان بەڵام بەداخەوە لەبەر نەبوونی ڕۆڵی وەزارەتی کار و سندیکاکانی کرێکاران کە سەرپەرشتی دەبایە سەرپەرشتی ئەو کرێکارانە بکەن کە لە کەرتی تایبەتە کار دەکەن دەبینین منداڵان دەچەوسێنرێنەوە هەروەها ئیستیغلال دەکرێت ئەو مناڵانە چونکە ئەوانە جۆدێکی زیاتر دەدەن لە کارکردندا چونکە ئەوانە تەمەنیان بچووکە و ئەو کارێک کە دەکەن زۆر ئەستەمە بۆ ئەوان و هەروەها ئەو کاشبێنانی کە کاری تێدا دەکات زۆر لەوە زیاترە وەک لە یاسادا هاتووە و ئەو داهاتەی کە وەریشی دەگرن زۆر کەمترە لەوەی کە شایانیانە بۆیە دەبێنین هەندێک حاڵەت کە تۆمار کراوە تەنانەت ئیستیغلالی زنسیشە بۆ سەر ئەو منداڵانە چونکە ئەو شوێنانی کاری تێدەکەن هەندێک لەوانە بازاری شعبین قەرەباڵغن دەکرێت مادێ هۆشبەری تێدا بڵاو بوو بێتەوە هەروەها ئەو کەسەی کە دەستدرێژی دەکاتە سەر منداڵێک دەکرێت هەندێک کێشەی عەشاری و خێڵەکیشی لێ بکەوێتەوە بەهۆی ئەو منداڵانەوە کە لەو شوێنانەدا کار دەکەن هەروەها ئیستیغلالێکی تریش هەیە ئەویش بەرەتە لە ڕق و کینەی ئەو منداڵانە بەهۆی ئەوە خوێنن وەکە چالاکوانێ سڤیل وەکە ڕێکخراوێن سڤیل لە عێراقێ لە بەغدایە و ئەو ڕێکخراوێن نێودەوڵەتیان بەرگریێژە مافێ زارۆکی دیکەن و هایدارکردنە ji ڕەوشە زارۆکی عێراقێ کە بەرپرس و سەرکردەیەن عێراقی بڤی ئاوایی تەعاملێ دیگەل زارۆکی عێراقی دیکەن بەڵێ پێشتر چەندین گفت و گۆمان لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کردو زۆر بەڕاشکاوەنا قسایەکانمان خستۆتە بەردەستیان هەروەها وێنەی تۆمارکراوی ئەو حاڵەتانە ئەو مناڵانەی کە کار دەکەن لەگەڵ یونیسف و هەندێک ڕێکخراوی نێودەوڵەتی لەوانە
ICR و چەندین ڕێکخراوی تری تایبەتمەند بە مافی مناڵانی تر سەلمان دوومانە لە ڕێگەی تێبینیەکانمانەوە بڵاو بنەوەی کاری منداڵان و توندوتیژی دژی منداڵان و لەم دوایانەشدا زنجیرەیە کۆبنەوەمان لەگەڵ ڕێکخراوی نێودەوڵەتی هەبوو هەروەها لەگەڵ نەتەوە یەکگرتوەکان لە عێراق هەروەها یەکێتی ئەوروپا و بەداخەوە پەرلەمان لە چەند ڕۆژی ڕابردوودا هەموارکردنەوەی یاسای باری کەسی ئەنجامدا ئەویشت و نتیژی دژی منداڵان زیاتر دەکات بەهۆی ئەو ناکۆچێ لە بینیداک و باوەکدا ڕوودەدا هەروەها نەبوونی بەرژەوەندی ئەو کەسەی منداڵ لە خۆی دەگرێت هەمومان بینیمان چۆن پیاوێکی بەتەمەن دەستدرێژی دەکاتە سەر منداڵێک و دوای لێ کۆڵینەوە هێزە ئەمنیەکان توانیان دەستگیری بکەن دەست خۆش بەرز دەرچوو ئەو مناڵی دایک و باوکی شیرەیەک جیابنەوەن علی عەبدوزۆرە چالاکوانێ سڤیل گوژبەغدە دیگەلمە بووی گەلێکی سوپاس هەر هەبن